ئەمڕۆ یەکەمین لوتکەی زانستی شێرپەنجە لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەچێت و لەگەڵیشدا ژمارەیەک پرۆژەی خزمەتگوزاری خۆشبەختانە لە هەڵەبجە دەکرێتەوە. تایبەت بەم بابەتە ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. کاک ئازاد، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرەتا لە لوتکەکەوە دەمەوێت بزانم کە یەکەمین لوتکەی زانستی یاخود با بڵێن لە تایبەت با شێرپەنجە بەڕێوە دەچێت، ئامانج سازکردنی ئەم لوتکەیە چییە؟ بانیتان باش، سپاس بۆ پرسات. ئەمڕۆ یەکەمین لوتکەی زانستی شێرپەنجە لە هەڵەبجە ئەنجام دەدرێت. بۆ یەکەمین جارە لەم شارە بردومان کراوە، لەم شارەی کە زیاترین بەرکەوتەی چەکی کیمیایی تایە. زیاد لە 2500 بەرکەوتەی چەکی کیمیایی تا ئێستا دەناڵێنن بەدەست ماکە درێژخانەکانی بەرکەوتن بە چەکی کیمیاوی. ئەوەی گرنگە ئەمڕۆ لوتکەیەکی زانستی لەم کاتەدا ببەسترێت بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان بەدەر لەوەی لە کەرتی تەندروستی ئاماژەی نیشاندەرێکی باشە بۆ پێشکەوتن یاخود فێربوون و ئەزمون وەرگرتن لە پسپۆڕانی شێرپەنجە. لەگەڵەوەشدا ئێمە توانین بڵین تا ئێستا بۆ هەڵەبجەیەکان بۆ هەڵەبجە بۆ ڕایگشتی ڕوون نییە ئایا بەرکەوتن بە چەکی کیمیاوی. من گوێم لە دەنگی خۆمە ئەگەر عزیێت نەبێ ئەوم بۆ بکەن. بۆ هەڵەبجەیەکان ڕوون نییە. وەگوتم ماکە درێژخانەکانی بەرکەوتن بە چەکی کیمیایی تا ئێستا بۆ ئێمە بۆ نمونە شێرپەنجە کە نەخۆشیەکی کوشندەیە، یەکێکە لەو نەخۆشیانەی کە لە 6 مردن لە جیهاندا مردنێک بەهۆی شێرپەنجەوەیە. ئەمە بەدەر لەوەی کە نیشانەکانی یاخود ئەو هۆکارانەی کە دەبنە هۆی شێرپەنجە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبن، خواردنی ناتەندروست، بەکارهێنانی ئەلکۆهۆل، جگەرە کێشان، ئەمانە و چەندین کاری تر ئێمەی ڕاکێشا بۆ ئەوەی کە بیر لەوە لوتکەیەک بکەینەوە. بۆیە هەر من و هاوڕێیانم بەسپاسەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و نەخۆشخانەی هیوا بە تایبەتی ئەو پسپۆڕانەی کە لەوێن بە سپۆنسەری کۆمپانیای ئەسترازنیکا هەستاین بە ئەنجامدانی ئەم لوتکەیە. ئامانج لەم لوتکەیە چییە؟ یەکەم وەگوتم ئەو ماکانەی بەرکەوتن بە چەکی کیمیاوی لە هەڵەبجە ئایا بووەتە هۆی ئەوەی کە تەئسیر لە جینات بکات و ئێمە بحوس و توێژینەوە لەسەر بکەین؟ تا ئێستا ڕوون نییە بۆ ئێمە. بۆیە لە ئەزمموی ئەم پزیشکانەوە ئێمە زیاتر فێر دەبین. دووهەم ئەگەر بتوان سەڵتەکە بۆ من حەل بکەن، چونکە من گوێم لە دەنگی خۆمە دوو جار گوێم لە دەنگی خۆمە. داوا لە هاوکاران دەکەین کە ئەو کێشەیە بۆ کاک ئازاد چارەسەر بکەن بۆی بتوانن بەباشی پەیامەکانی بگەێنێت. فەرموو کاک ئازاد بتوانین خۆتان نەزانن لە سەروبەندی ڕۆژی ژنان و 8 سێ و 8 مارس ئێمە بۆ ژنان چیمان کردو لەم شارە. ئەمڕۆ خۆشبەختانە بەدەر لەوەی کە ئەم لوتکە تەندروستی ئەگیرێ بۆ وابەستە بە لوتکەکە ئەتوانین بڵین پرۆژەیەکی زۆر گرنگی تەندروستی کە سنتەری نەخۆشیەکانی مەمکە بۆ خانمان، دەستنیشانکردنی پێشوەختە، زووتر چارەسەر وەرگرتن. بە سوپاسەوە لەسەر ئەرکی خێرخوازێک بۆ ئەم شارە جێبەجێ دەکرێت کە ئەمە گرنگە بۆ ئێمە. لەگەڵ ئەوەشدا ئێمە توانین وابەستەی کەینەوە بە لوتکەکە و لوتکەکە زیاتر ئەوێت ئەو میتۆد و ئەو کارانە ئەو ڕێگەیانە دەربخات کە یاخود پیشانمان بدات بۆ هەم کار بەدەستان هەم ڕای گشتیش کە زوو دەستنیشانکردن لە بۆ نمونە لە گرەی مەمەک لە نەخۆشی شێرپەنجەی مەمەکە یەکێکە لە نەخۆشیە کوشندەکان لە مردنەکاندا لە شێرپەنجە. بەڵێ کاک ئازاد، دیارە هەڵەبجە لە ئێستادا ژمارەی بەرچاو لە ئەو نەخۆشانی هەیە کە بەهۆی چەکی کیمیایی و بەرکەوتە بوونە بریندار بوونە کە وەکو نەخۆشیێکی درێژخانی لێ هاتۆ بەدەستیەوە دەناڵێنن. تا چەندێک توانوتانە لە لوتکەکەتاندا جەخت یاخۆتی شبکەنە سەر ئەو خاڵانی کە چارەسەریەک بێت بۆ ئەم نەخۆشانی کە بەهۆی چەکی کیمیاییەوە لە ئێستادا گیرۆدەن و بە بەردەوامی دەناڵێن بەدەستیەوە؟ بێگومان ئێمە زیاترین تەرکیزمان بۆ ئەوەیە کە بزانین ئایا چەکی کیمیاوی هیچ جێپەنجەیەکی لەم شارە لەسەر جینات لەسەر ئەو ژمارە زۆرەی خەڵکی هەڵەبجە کە دەچێتە شارەکانی تر. بۆ نمونە ئامانجمان لەم لوتکەی ئەوەیە کە
هۆبەیەک بەشێک نەخۆشخانەیەکی سەرەتانی لەم شارە بکەینەوە، چونکە تا ئێستا ئامارەکان بەدەر لەوەی لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک مەترسیدارن بۆ ئێمەش جێی مەترسین لەگەڵ ئەوەدا کە ئێمە شوێنێکمان نییە ئاگامان لە ئامارەکانیان بێت ئەو ژمارە زۆرەی هەڵەبجەیی بێت کە دەچێتە سلێمانی. من پەیوەندیم لەگەڵ نەخۆشخانەی هیواز ئەوە کردووە زۆر باشە کە بزانم ئەو کەسانەی کە تووشی شێرپەنجە بوون و لە ناو هەڵەبجە لە ناو سلێمانین یاخود لە ناو سلێمانی چارەسەر وەرەگرن بەڵام خەڵکی هەڵەبجن بۆی ئێمە ئامارێکمان بێتە دەست بتوانین بزانین ئایا ئامارەکە لێرە بەرکەوتن بەچێکی کیمیاوی بووەتەوەی ئەوەی کە ئامارەکە زیاد بکە یاخود نا. بێگومان کاری ئێمەوەیە کە ئەو بەرکەوتوانش بتوانین زیاترین سوودمەندی زانستی هەم خۆمان هەم کادرەکانمان وەرگیرین بۆ ئەوەی کە بزانین ئەو ئامارە لە هەڵەبجە تا ڕادەیەکی چەندە، چونکە خۆتان نەزانن لێرە و لەوێ لێدواندان لەسەر ئەوەی کە ئاماری نەخۆشی هەر ئامارێکی تر کە بێتە هۆی ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود بێتە باسی میدیا و خەڵک بۆ ئێمە مەترسیدارە پێویستە زۆر بە هەستیاریەوە تعاملی لەگەڵا بکەین. باشە کاکازات کێن ئەوانەی کە بەشداریان لە لووتکەکەدا کردو ئایا لووتکەکە تەنها لە ناوخۆی هەڵەبجە و ناوخۆی هەرێمی کوردستان یاخود میوانەکان میوانی بیانیشن؟ بێگومان بە سەرپەرشتی وەزیری تەندروستی و بریکاری وەزارەت و سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکانە لەگەڵ ئەوەشدا پسپۆڕانی ئۆنکۆلۆجی یاخود شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا کە هەمویان لە ئاستی دکتۆرا و پلەی باڵان یاخود پسپۆڕی باڵان ئەمان لێرە بەشداریان کردووە بە سیمینار بە پانێڵ بە دیبیت و بەو زانستی کە ئەوان هەیەە بێگومان کە ئێستا خزمەتێکی زۆری هاوڵاتیانەکەن لە شاری سلێمانی بۆ ئێمەش گرنگە بێت لێرە هەم لە ئەزمموی ئەمان وەربگرین هەمیش بتوانین بەڕاگۆڕینەوە لەگەڵ کاربەدەستان و لە نزیکەوە ئاگاداربوونی کاربەدەستان و ئامادەبوونیان لەوەها لووتکەیەکی تەندروستیدا بۆ ئەوەی سبەینێ قەرارەکان هەم بە ئاراستەیەکی گونجاودا بڕوە هەمیش ئەوان بتوانن زیاترین زانستیان هەبێت لەوەی کە سبەینە بڕیارەکان چۆن بدەن. بەڵێ لووتکەکە لەسەر ئاستێکی زانستی بەرز بەڕێو دەچێت لە ئەم لووتکەیەدا هیچ توێژینەوەیکی زانستی لە هەڵبجەدا کراوە کە ژمارەی بەرچاو لە خەڵکی هەڵبجە بتوانێت توێژینەکەدا بەشدار بن بۆی بتوان ئامار و داتاکان زیاتر پشتڕاست بکرێتەوە زیاتر توشبوانی نەخۆشە جۆرەکان بتایبەتی وەکو بەڕێستان باستان لێوە کرد توشبن بە شێرپەنجە بۆی چەکی کیمیایی بۆی نەخۆشە جۆرەکانەوە بێت لە هەڵبجەدا توێژینەکان و بارەوە هەن بەداخەوە نەخێر لەبەرەوەی کە ئێمە هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە کە سنتەرێکی توێژینەوە لە شاری هەڵەبجە بکەینەوە چونکە شاری هەڵەبجە بەدەر لەوەی کە ئەو خوورپە کۆمەڵیی بەسەر هاتووە کە بەرکەوتنە بەچێکی کیمیایی مردنی ئازیزانمانە لە بەرچاومان و ناڵاندنە بەدەست ماکە درێژخایەنەکانی بەرکەوتن بەچێکی کیمیایی بەڵام زۆر بەداخەوم تا ئێستا سنتەرێکی توێژینەوە نییە. بەڵام ئەمڕۆ ئێمە زانکۆی هەڵەبجەشمان داوت کردووە لە پرساوانی کەرتی تەندروستیش لێرن بۆ ئەوەی کە بتوانین ئامانجمان لەوەی کە توێژینەوە بکەین لەسەر ماکە درێژخایەنەکان بەڵام بێگومان ئەو پزیشکانە هەمووی بە کامل پێداویستی لووتکەی زانستیەوە هاتوون کە بێگومان بەدەل لە سیمینار و پەناڵ وەگوتم توێژینەوەی خۆیان هەیە و لێرە پێشکەش دەکەن. کەواتە کاک ئاساد پێتان وایە باشترین چارەسەریەکان بۆ هەموو نەخۆشە جۆرەکە لە ئێستادا لە پارێزگای هەڵبجەدا هەیە چیە؟ هەڵبجە لە ئێستادا لە هەر کاتێکێتە زیاتری پێویستی بە چ سەنتەرێکی تەندروستی هەیە کا بکرێتەوە چارەسەری نەخۆشەکانی پێ بکات؟ بێگومان لە ئێستادا زوو دەستنیشانکردنی ئەو نەخۆشیە بۆ خانمان دەبێتە کلیلی سبەینە چارەسەرکردن. بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری خەڵک و ژنان بە تایبەتی بۆ ئەم جۆرە نەخۆشیە ئێمە یەکەم جار پێویستمان ئەوەیە کە لەسەر خۆمانە سنتەرێکی نەخۆشیەکان دەستنیشانکردنی نەخۆشی یاخود گرەی مەمک دروستکەین لە هەڵەبجە کە خۆشبەختانە ئەمڕۆ دەکرێتەوە یەکێکە لەو پرۆژانەی کە جەنابی شتامەژەت پێدات دەکرێتەوە. دووهەم زوو دەستنیشانکردن، سێهەم زوو گەیشتن بە چارەسەر وەرگرتن لە کاتی خۆیدا بەدەر لەوەی کە زوو دەستنیشانکردن یەکێکە لە کلیلەکان دووهەم ئەوەیە کە زوو بگەیتە چارەسەر. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستیش کە لێرە ئامادەیە بۆی زیاتر دامی و نەخۆشخانانە بکات کە
چارەسەری نەخۆشانی شێرپەنجە دەکەن بەدەر لەوە لە هەڵەبجەش شوێنێک بکاتەوە وەکو چۆن لە ئەزمموی نەخۆشانی سەلاسیمیا پێشووتر لێرە نەبوو ئێمە وامان کرد کە ئەو نەخۆشانە لێرە خۆیان عیلاج وەربگرن ڕێگەی دوورمان بۆ نزیکردنەوە بۆ هەمان شت بۆ نەخۆشانی شێرپەنجەش واکەین کە هۆبەیەک یاخود بەشێکی تایبەت بە خۆیان هەبێ ئەو نەخۆشانی کە تەشخیص دەکرێن بە سەرەتان و هەروەها لێرە چارەسەر لە سلێمانی چارەسەر وەردەگرن چەند جلسەیەک لە سلێمانی وەربگرن پاشان بیان هێنینەوە بۆ ئێرە بۆی لە زێدی خۆیان لە شوێنی خۆیان چارەسەرەکان وەربگرن ئەمە بێگومان بێ بە چاودێریەکی نزیکی ئەو پزیشکە پسپۆڕانە بێ کە لە نەخۆشخانە سەرەتانیەکان کار دەکەن بە تایبەتی نەخۆشخانەی هیوە بێمەوە سەر ئەوەی کە گرنگترین شت چییە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە بە تایبەتی خانمانە لەوەی کە بوونی هەر گرەیەکی نامۆ یاخود نیشانەیەکی نامۆ کە دەلالت لەوە بکە کە نەخۆشی شێرپەنجەیە یاخود هەر نەخۆشیێکی نامۆی پێویستەکە ڕاستەوخۆ بگاتە ئەو سنتەرانەی کە تایبەتن بەوە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان زۆر گرنگە بەدەر لە چارەسەرەکەش. باش کاگازات هەڵبەتە هەر لوتکە و سیمیار و کۆنفرانسێک کە بەڕێوە دەچێت کۆمەڵک دەرەنجام و ڕاستپاردەی دەبێت چۆن کار لەسەر دەرەنجام و ڕاستپاردەکانی ئەم لوتکەیە دەکرێت و دەرەنجام و ڕاستپاردەکانی تا چەندە ئومێدبەخشە بۆ چارەسەرکردنی گرفتە تەندروستیەکان و هەوڵدان بۆ جێبەجێکردنی ئەو ئامانجەی کە لەم لوتکەیەدا دەتانەوێت بەدەستی بێنن. بێگومانم لوتکەیە یەکەم هەنگاوە وە کۆتا هەنگاو نابێت یەکەم لوتکەیە کە لە پارێزگای هەڵەبجە دەگیرێت ئەمە یەکەم بژانەوەی کردی تەندروستیەکەی سبەینە بەدواوە دەبێت دووهەم وەک جەناب بدوتت ئەو ڕاستپاردانەی کە ئێمە دەیگەینە وەزارەتی تەندروستی یەکەم ئامانجمانەکە وەک گوتم نەخۆشخانەیەکی سەرەتانی لە ناو هەڵەبجەش هەبێت چونکە بەڕاستی مستەحەقە لەوەی کە تا ئێستا وە گوتم ئاماژەکان بۆ ئەوە ناڕات کە ئێمە بەرچاومان ڕوونیە ئایا بەرکەوتن بە چێ کیمیایی بووەتە هۆی گۆڕانکاری لە جیناتە بووەتەوە ئێوەی کە ژمارەی سەرەتانی لێرە زیاد بێ یاخود کەم بێ بۆیە توێژینەوەش وەکو ئامانجێکی دووەم یاخود ڕاستپاردەیەکی دووەممان کردنەوەی توێژینەوەی سنتەرێکی توێژینەوەیە بە ئاراستەی چارەسەرکردن یاخود دۆزینەوەی نیشاندەرەکان یاخود فاکتەرەکانی توشبوون بە شێرپەنجە ئەمە بەدەر لەوەی کە بۆ خۆی لەم کاتەدا هاوتەریب یاخود هارمۆنی لەگەڵ ئەم لوتکەیەدا پرۆژەیەکی گرنگ بۆ ژنان و خانمانی ئەم شارەش دەکرێتەوە ئەمە زیاتر واکات کە ئێمە هانمان بدات زیاتر سوور بین لەسەر ئەوەی ئەم شارە لەبەرەوەی بۆ بە پارێزگا کەرتی تەندروستیشی بەهێزتر و بەهێزتر بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە دووبارە سپاس.